خراپی خزمەتگوزاری و نەبوونی نەخۆشخانەیەکی گشتی وڵاتیانی قەزای مەخموری نیگەران کردووە. ئەوان دەڵێن تەنها بنکەی تەندروستیمان هەیە و بۆ وەرگرتنی چارەسەر دەبێ ڕوو لە هەولێر یا خود کەمپی کوردانی باکوور بکەین. خستخانەمان نییە، بنکەی تەندروستیە ئەویش بەسبێنێ سەعات 8 هەتا سەعاتدا هەتا 12 لە پاشان هیچ نییە. بینامان هەیە، بینای گەورەمان هەیە، بەڵام خزمەتگوزاری تێدا نییە، دکتۆری نییە، سۆنەر نییە. سۆنەر شەشی بەسیتە، یەک کابراایەک دەتوانانی دانێ، کابراایکی تۆزە پارەدار بی دەتوانین دانێ. هیچمان نییە برێت لە بۆ خزمەتکردنیە، یان دەی بچینە هەولێر یان دەی بچینە گەیارەی. ئەگەر ناکەم بینی عراق وەرێم خوراینە نەک خوراینە سوتایە، خوران هێشتا مەجالی هێزکەکەی دەمینێ، ئەگەر کەسەکە بخورێ هێزکەی دەمینێ، بە سووتان هێزکەی نامینێ. ئەو قەزای مەغمور پێویستی بە مستەشفایەکی باشەیە. بەڕاستی ئەو دەڤەرە لە بۆ سۆنەرێک، لە بۆ تەداویەکی، لە بۆ دوورینەشی دەبی غارداتە کەمپێ بەخۆشی لە لای عسرکرایە. یعنی بەڕاستی نازن ئەو حکومەتە نووسوە خەوتۆلۆ، یعنی معقولە مە قەزایەکە لە 27 دویتە قەزا بێ مستەشفا بین. داواکارن بەڕاستی لەلایەن پەیوەندداری هەرێمەوە یان لەلای حکومەت عێراقیەوە مستەشفایەکمان بۆ دابین کات. جێگیری یەکەمی پارێزگای نینەوە لەگەڵ بەشێک لە وڵاتیانی قەزای مەخمور کۆبووە و ئاشکرای کرد لە سەرەتای ساڵی داهاتوودا بەردی بناغەی نەخۆشخانەی گشتی دادەنرێت. ئێمە وەکوو پارێزگاری نینەوە ئامانجی ئێمە ئەوێست خزمەت بە هەموو پێکاتەکانی نینەوە بگەینن و سەیری هەموو قەزا و ناحەکان بە یەک چاو دەکەین. موژدە بۆ خەڵکی قەزای مەخمور ئەوەیە لەگەڵ ستەخلاص و وەکوو پارێزگاری نینەوە موافقاتی سەرشەیەکی سەرسەریری دراوە. ئینشاءڵڵا لە يعني لبدايتي 25 نهايتي 24 بردي بناغه داندري بەڵێ ئێمە بەردەوام دەبین لەگەڵ خەڵکی خۆمان و ئینشاءڵڵا سەردانمان بەردەوام دەبی وەگوێمان لە هەموو داواکاری خەڵکەکە کرد ئەوەی معلق بی بە ئێمە وەکوو پارێزگاری نینەوە ئینشاءڵڵا جێبەجێ دەکەین. دروستکردنی نەخۆشخانەی گشتی و کردنەوەی کۆلێژ و پەیمانگە و دابینکردنی پەینی کیمیایی بۆ جوتیاران و ڕێگەپێدانی خانوبەرە بەشێک بوون لەو داواکاریانەی ئەمڕۆ هاوڵاتیان ئاڕاستەی بەرپرسانی مووسڵیان کرد و لا چاوەڕوانی جێبەجێکردنیاندان. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، مەخمور.